بە ناچاری دوای 2 مانگ کارکردن دامان خست. من ئێستا لە شەقامی تویمەلیکەم ژمارەیەک کاسبکاری علوەی ڕۆژئاوای سلێمانی هاتوونەتە بەردەمی ئەو کۆمپانیایی کە دەستی کردووە بە دروستکردنی ئەو علوەی کە لە ڕۆژئاوای سلێمانیە نزیکەی 2 ساڵە کراوەتەوە علوەیە، بەڵام تا ئێستا کارکردن تایدا نییە. بە پێی قسەی خۆیان بێ کە نزیکەی 40 میلیۆن دۆلاریان داوە بە کۆمپانیاکە بەرامبەر ئەو قاتعانەی لەناو علوەکەیە. من بۆ زانیاری زیاتر چمە لای کاکبەرزان کاکبەرزانگە فەرموویتە ئێرە ئێوە چەند کاسبکارن بڕی چەندیشتان ناوە و بۆچی تا ئێستا دەست بە کارکردن نەکراوە؟ سوپاس سەرەتا سوپاس. ئێمە تقریبان 350 بەشداربووی ئەم پرۆژەین کە لە 25 2016 دەستکرا بە دروستکردنی پرۆژەکە. ئێمە لە کۆمپانیا جێبەجەکە کە کۆمپانیا ڕۆژی نوێ لە دوامەوەیە ساڵە هۆش ماهین کارکردنە با پرۆژگەی تاو کردا، بەڵام بە زەختێکی زۆر لە ساڵی 2022 لە حوتی 2022 ئیفتتاحی پرۆژگە کرایەوانێ کە کاقوبات ئەو ڕۆژە کاقوبات و بێگەر تاڵەبانی کە وەزیری کوشکاڵا بەڕێزیان لەگەڵ جەنابی پارێزگا و کۆمەڵە گەلانی پەیوەندیدار هاتن بۆ ئیفتتاحی پرۆژەکەیان کردوانێ، بەڵام پرۆژەکە تەواو نەکرابوو. 32 خاڵی پرۆژەکە نەقسی هەیە، یەکێک لەوانە ئەو ڕۆژی کە بەڕێز کاقوبات هات پرۆژەکەی ئیفتتاحکاتەوە کارەبای ئەو پرۆژێ چەتاڵ کرابوو. باشە بەڵێ ئەمە 2 ساڵە کراوەتەوە، بەڵام تا ئێستا دەستی پێ نەکردووە. نەخێر ئێمە تقریبان نزیکی 2 مانگێک کارکردن تێدا بەردەوام بوو، بەڵام زەرەرمانەکرد لەبەرەوەی کە زمینی سازی ئامادەسازیەک نەکرا بوو ئەم پرۆژێ. شاری سلێمانیش پێویستی بێک علوەیە، ئەوەنە شارێکی گەورە نییە، تۆمە شارێکی وەکو لەندەن نییە ڕۆژهەڵات و ڕۆژاوا تا بێت. ئێمە شاری سلێمانی پێویستی بێک علوەیە، ئەوانیش تقریبان دەمێکە لە بواری میوایە ئیشەکەن. ئێمە نەمانتوانی وەکو ئەوان بەسەر کارەکەیە سەرکەوتوو بین، لەبەرەوە شوێنەکەش دووتر بوو و حکوومەتیش ئێمە کۆمپانیای ڕۆژی نوێش بێ ئێمە یوتوب بکە علوێر ناو شار ڕۆژەڵات داخرێ، بەڵام وانە بوو ئەوان هەر لە کارکردن بەداما بوون، بۆیە ئەوان مشتریمان نەبوون بە ناچاری دوای 2 مانگ کارکردن دامان خست. لەبەرەوەی ئێمە من برادر هەیە لە تەنیشی خۆم وقاتەکە بۆ نمونە میوەکانی هەنایکی لەوانە 6 تەن تەماتەیە هەر 6 تەن تەماتەکەی فڕێدا. باشە ئەوم پێ بڵێ کۆمپانیاکە ساڵێکی چی جواب کۆمپانیای ڕۆژی نوێ ئەڵێ من پرۆژگەم تاو کردووە، بەڵام لیژنەی ئەنجومەنی شارەوانی سلێمانی خۆیان لیژنەیان دەرکردووە هاتوونەتە ناو پرۆژەکە. ئەوان 23 خاڵکە کورتکراوی هەرچی 2 خاڵەکەی ئێمێ 23 خاڵی پرۆژەکە نەقسە، پرۆژەکە 23 خاڵی نەقسە. ئێمەش وعدمان پێدراوە لەیان کاک نەوزاد سەرۆکی غورفەتی جارە ئەگەر بێت و پرۆژەکە تاو بکرێ 15 کەس لە جەماعەتی علوێ ئەولا بێنن لای ئێمە کارکەن، بەڵام ئێمە پرۆژەکە تاو نەکراوە. دەستەکانە خۆش بێ، بەڵام ئەمەی بینن ئەو کاسبکارانن کە قاتعیان کڕیوە لە علوە نوێەکەیە کە بەعلوەی ڕۆژئاوا ناسراوە، بەڵام تا ئێستا نەکراوەتەوە، گرفتیان هەیە لە ئەو بابەتەی کە هەیە و تا ئێستاش کە کێشەی زۆری علوە هەیە لە شاری سلێمانیە کە علوەی ڕۆژهەڵاتی سلێمانی هەیە کە علوە کۆنەکەیە، 2 علوەی دیکەش هەیە لە پانای علوەی ڕۆژهەڵاتە و ئێستا علوەی ڕۆژئاواش هەیە کە ئەمە ڕێژەیەکی زۆر لە علوە هەیە لە شاری سلێمانیە و کە بازاڕیان نییە و ئێسام علوەیەش تا ئێستا نەکراوەتەوە بە ڕووی کاسبکارانە، بەڵام ئیفتتاحی ڕەسمی بۆ کراوە.